بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەرپرسێکی باڵای یەکێتی نیشتیمانی باز لە بەتاڵانبردنی نەوتی کەرکووک دەکات. مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی باز لەوە دەکات ڕۆژانە لە کەرکووک 30,000 بەرمیل نەوت بەتاڵان دەبرێت. بە میوانداری بەڕێز دکتۆر غالب محەممەد ئەندامی لیژنەی نەوت و غازی پەرلەمانی عێراق باز لە بەتاڵانبردنی نەوتی ناوچە کێشە لە سەرەکان و هەرێم دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. بەرپرسی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی لە ئەکاونتی تایبەتی خۆی لە فەیسبوک دەنووسێت ڕۆژانە 30,000 بەرمیل نەوتی تازە خوورمات و کەرکووک بە کاروانی تەنکەری بەرپرسان تاڵان دەکرێ و کاروانی ئەو نەوتە دزراوانە شەوانە بەرەو سلێمانی ڕێچکە دەبەستن و بەپێی سات و سەودای تایبەتی ساغ دەکرێنەوە. ئەم نووسینەی مەلا بەختیار لە کاتێکدایە پێشتریش مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی لەسەر شاشەی میدیاکان بە ئاشکرا باسی لە دزینی نەوت و گەندەڵی دەکرد و قووا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هێرێمیش دەیوت هێشتا ئازایەتیان تێدا نییە ڕوبەڕووی فرعون و دزە گەورەکان ببنەوە. فەرعون هەن لەم کوردستانە ئەرز داگیرەکەن، ڤیلا دروستەکەن، تیجارەتەکەن، قاچاقچەتیەکەن، خەڵکە کوژن، ڕۆژنامەنووسە کوژن، 1001 ئیشی خراپەکەن، بەڵام ئەو جورئەتە نەبووە ڕوبەڕۆیان بوەستینەوە. ڕۆژنامەنووسێکیش دەڵێت لێدوانیە و بەرپرسانە بەڵگەن لەسەرەوەی ساڵانێکە هاوار دەکەن گەندەڵی و دزی هەیە و دەژڵێت دەبێ پەرلەمان و دەستەی دەستپاکی و چاودێری دارایی و داواکاری گشتی بێنە سەرخەت و باوەڕشی وایە ئەم دوو دەسەڵاتە ناتوانن دادگایی خۆیان بکەن چونکە خۆیان بەشێکن لە گەندەڵی و دزی نەوت و داهاتی وڵات. کە بەڕاستی ئەوەی کە ئێستا هەیە و بەشایەتی ئەو بەرپرسە گەورانش کە خۆیان ناو بەناو دان بۆ دادەنێن کە گەندەڵی هەیە کە ئەمە بەڕاستی بە بەڵگەیەکی گەورە دەبێت سیر بکرێ، ناتوانن محکەمەی خۆیان بکەن، ناتوانن کەسەکانی خۆیان بن بە دادگا، ناتوانن چۆنەڵێ هەمویان وەکو تۆڕێکی جاڵجاڵەکە چون بە ناویەکە هەموو مەساڵحیان تێگیراوە و سیراعەکانیشیان لەسەر بەرژەوەندی تایبەت و بەرژەوەندی حیزبیە. بۆیە ئێمە پێویستمان بەوە هەیە دەسەڵاتێکی تر یا بۆ نمونە چۆنەڵێ ئیرادەیەکی تر بێت کە چی بکات کە ئەم دۆسیانە بگەێنێتە ئەنجام و ئیشی جدی بکە. ڕاگەیاندنی پرۆژەکانی چاکسازی لە ڕابردوو لەلایەن سەرۆکی هەرێم و حکوومەتەوە هەمیشە دەرخەریە و ڕاستیە بوون کە گەندەڵی و ناشەفافی جونگەکانی حکومڕانی هەرێمی تەنیوە، بەڵام تێگیرانی بەرژەوەندیە شەخسی و حزبیەکانی دەسەڵاتدارانی دوو حزبی حکومڕان پرۆژە چاکسازیەکانی ناکام کردووە. بە بڕای پەرلەمانتارێکیش دانپێنانی ئەو بەرپرسانە لەسەربوونی گەندەڵی و دزی زۆر جار بۆ تێگیرانی بەرژەوەندیە شەخسیەکان و ململانی ناو حیزبەکانیان دەگەڕێتەوە. دانپێنان چەندە گرنگە، لەوە گرنگتر ئەوەیە کە ئایا ئەم بەرپرسانە بۆ لە خۆیانەوە دەست پێ ناکەن و بۆ ئیجراعات ناکەن، ڕێکارەکان ناگرنە بەرامبەر بە گەندەڵکاران. بەڕای من هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ بوونی بەرژەوەندی و هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوی کە ئەم گروپە مافیا و دزانە لە ناو ئەو دوو حیزبەدا تەشەنیان سندووە و خاوەنی نفوز و پێگە و ئیمکانیاتن، بۆیە بەرژەوەندیەکان تێکەڵاو بووە ئەگەر لە سەریشەوە ئەم خاوەن بەرژەوەندیانە جودابن، بەڵام لە خوارەوە ئەم شەبەکەیە ئەم تۆڕە بەرژەوەندیەکانیان هەمووی بەیەکەوە و ئەم دەسەڵاتە خۆشی کۆشک و تەلارەکەی لەسەر خراپەکاری ڕابەسراوە، لەسەر فەساد ڕابەسراوە. بە بڕوای چاودێرانی سیاسی ئەوانەی نەودز و گەندەڵکاری لە پەنەی دەسەڵاتی حیزبەکاندا دروست کردووە هەرە و خەڵکانن کە پێش هەڵبژاردنەکان دەیانوت یەک کورسی پەرلەمانیش بێدەست بێنن هەر خۆیان دەسەڵاتداری وڵاتن. لە دەرەنجامیشدا دۆخێک بەدی هاتووە، تەنانەت دەستگا چاودێریەکانی حکوومەتیش توانای ڕوبەڕووبوونەوەی گەندەڵکارانیان نییە و خودیە و بەرپرسانش ناچارن تەنها دانی پێدا بنێن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکەمان کاک دکتۆر غالب، زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. مەلا بەختیار باز لە بەتاڵانبردنی نەوتی ناوچەیەکی کەرکووک دەکات 30,000 بەرمیل ڕۆژانە بەتاڵان دەبرێت. بەڕستان ئەندامی لیژنەی نەوت و غازی پەرلەمانی عێراقن. ئەوەندەی کە بە دوادچوونتان کردبێت نەوتی کەرکووک چۆن هەناردە دەکرێت؟
بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویستان طبعا ئەمەی کە مەلا بەختیار ئەیڵێت یەکەم شەرمە بۆ خۆی دووەم شەرمە بۆ حزبەکەی کە بەڕاستی چەندین ساڵە نەوت بە تاڵانە بن ئێستا هاتۆتە سەر خەت و قساکە من پێم وایە ئەو شتانەی ئەوەندە کێشەی شخصی خۆیەتی ئەوەندە کێشەی چاکسازی نییە یعنی ئەم پیاوە هەر مەکتەب سیاسی و سەرکردایەتی حزبەکەی بووە و هەر حزبەکەیشی هەر خەریکی بە تاڵانبردنی نەوت بووە لە کاتی خۆی ئەگەر ڕازگۆ بۆیە لەگەڵ خەڵکو و لەگەڵ دەنگدەرەکانی یەکێتیش دەبواە لە کاتی خۆیان قسە بکە نەک ئێستا هاتۆ باس لەم بابەتانەکە ئەنجا بۆ مەسلەی بە تاڵانبردنی نەوتی کەرکووک من حەزەکەم بۆ جەنابتی ڕوونکەمەوە بە پێی و معلوماتانەی کە لامانە لە 2014ەوە لە کۆتایی تقریبان 2014ەوە حکوومەتی عێراقی ئاگای لە نەوتی کەرکووک نییە ئێستا بە پێی ئەم داتانەی کە لای منە حەزەکەم بۆ جەنابتی ڕوونکەمەوە ئەمە ئەو کەمیاتانەیە کە لە 2014 و 16 و ئەوانە هەناردە کراوە لەم کەمیاتانە هەمووی باز لەوە کراوە بۆ نمونە باز لەوە کراوە کە لە 2014 914 ملیۆن بەرمیل نەوت هەناردە کراوە ئەڵێ کەرکووک سفرە لە 2015 ئەڵێ 1 ملیۆن و 1 ملیار و 96 ملیۆن بەرمیل نەوت هەناردە کراوە بەڵام کەرکووک هەم سفرە لە 2016 ئەڵێ 1 ملیار و 108 ملیۆن بەرمیل نەوت هەناردە کراوە کەرکووک سفر بووە لە 2017 1 ملیار و 207 ملیۆن هەناردە کراوە کەرکووک سفر بووە یعنی کەواتە نەوتی کەرکووک هەر لەو کاتەوە تا ئێستا یەکێتی و پارتی هەناردەیان کردەوە بە بەشەوە یعنی من حەزەکەم لێرە بۆ جەنابتی ڕوونکەمەوە لە دوای شەڕی داعش ئەگەر دراسەیەکی بکەی حەقلەکانی کەرکووک پێگاتوە لە 5 بەس یعنی 5 حەقل بابە گۆڕگۆڕ ئاڤانە بای حەسەن جبور خەباس 3 حەقلی لای شەریکەی نەفتی شیمال بوو کە ئەو کاتە یەکێتی ئیدارەیەدا و چەندین جاریش هێز ڕەشەکەی ناردەستەریان و 2 حەقلی گەورەیشی لای پارتی دیموکراتی کوردستان بوو کە کار بەکڕێوەیە برد ئاڤانە و بای حەسەن بوو ئەوەی ئاڤانە و بای حەسەن ڕۆژانە 270,000 بەرمیلی بەرهەمێنە ئەمی تریش 150,000 بەرمیلی بەرهەمێنە ڕۆژانە 430,000 بەرمیلی بەرهەمێنە بەڵام دینارێکی بۆ نەوتی بۆ خەڵکی کەرکووک سەرف ناکرا دینارێکی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرف ناکرا ئەوەی کە سەرفەکرا لە بین یەکێتی و پارتی دابەش ئەکرا و پارەکەی خرا خزمەتی خۆیانەوە بەهۆی ئەوەشەوە بوجە بڕا و خەڵکیش بێموچە بوو یعنی خەڵک ئەگەر سیرکەی لە 2015 4 موچەی بڕاوە 4 موچەی پێ نەدراوە لە 2016 3 موچە لە 2017 3 موچە ئەوە 2018 3 موچەی پێ نەدراوە کەواتە کۆی ئەو موچانە پێی نەدراوە 13 موچە بووە و 30 موچەیشی بۆ پاشەکەوت کراوە باشە پارە و داهاتی نەوت لەکوێ بوو کاتێک ئەم موچانە پاشەکەوت کراوە لە ئاخری کۆتایەکەی لە دوای 16 ئۆکتۆبرەوە من وسراوێکم بۆ وەزیری نەوتی عێراق کردووە سوالم لێ کردووە پرسیاری لێکم ئەڵێم ئەو عەقدانەی ئەو گرێبەستانەی کە ئێوە کردوتانە ئەو ڕێکەوتانەی کە ئێوە کردوتانە لەگەڵ هەرێمی کوردستانە دەبێت ئێمە ئاگدار بین ئێمە ئاگدار نین هاتووە بە تەفسیلی باسی کردووە باسی ئەو اتفاقاتانە کراوە و چەند نەوت هەناردە کراوە و هەمووشی دوای ئەوە ئەڵێ حکوومەتی هەرێم پەشیمان بۆتەوە لەوە یەکێک لەوانە بەپێی ئەم نووسراوەی کە بۆ منی ناردووە لە 23/12/2018 ئەڵێ ئێمە اتفاقمان کردووە لەگەڵ شەریکەی ڕووزنەفت کە مالکی الئەنبوبە یعنی کە خاوەنی بۆریەکەیە عیب و شەرم لەوەدایە حکوومەتی هەرێمی کوردستان بۆریەکی ڕاکێشاوە کە پارەیەکی زۆری خستۆتە سەر هەرێمی کوردستان بە کۆمپانیای کار کە کردوێتی ئێستا هاتووە فرۆشتوێتی بە ڕووزنەفت 100 ساڵە کورد شەڕ بۆ ئەوە دەکاتە بکەوێتە سەر بەحر بۆچی بکەوێتە سەر بەحر لەبەرەوە نەوتەکەی لە بەحرەوە هەناردە بکە بە ڕێگەی بۆریەوە ێ باشە تۆ بۆری ناو عەرزەکەی خۆ دەفرۆشی ئێستا بۆریەکەی فرۆشتووە بە ڕۆزنەفت وە کاریش بە شەریکی لەگەڵ کارە یعنی ئەمەندە حزبی بیر دەکەن و ئەمەندە علمیانە بیر ناکەن لە بابەتەکە ئەڵێ ئێمە اتفاقمان لەگەڵا کردووە کە 300,000 لە 2015 کە 300,000 بەرمیل نەوتی کەرکووکمان بۆ بنێرێ و 250,000 نەوتی ئەقلیمی کوردستان ئەڵێ بەڵام ئەمە سەرکەوتوو نەبوو ئەنجا باسی 2016کە ئەڵێ اتفاقمان کردووە هەفتا بۆ 100,000 بەرمیل نەوتمان بۆ هەناردە بکرێ ئەمیش ئەڵێ سەرکەوتون نەبوو ئەڵێ لە ئێستادا
100,000 بەرمیل ڕۆژانە بە ڕێگەی ئەو بۆریە دەڕوات. خۆشی لەوەدایە ئەڵێ ئێمە 1 دینار نادەینە ئەم بۆریە. ئەوەی کە پارەکەیەدا ئەڵێ حکومەتی هەرێمە بە ڕووزنەفتیەدا. باشە بۆری لە عەرزی حکومەتی هەرێمە، بۆچی ڕووزنەفت پارە وەرگێ؟ بۆچی کۆمپانیای کار پارە وەرگێ؟ خۆ حکومەتی هەرێم ئەڵێ داهاتن داهاتەکەی وا نامێنێ، کۆمپانیای کار داهاتەکەی بە لەبەرەوە نامێنێ. ئەنجا یەکێکتر لە کێشەکان ئەوەیە باشە ئەم 100,000 بەرمیلەی کە نەوتت هەناردەکردو ئەم ڕێکەوتنە ژێربەژێرانە کێ کردوێتی؟ ئێمە کاتی خۆی دەماوت مەسعود بەرزانی کاتۆ بەلای عەبدولمەجید ڕێکەوتنی ژێربەژێری کرد لەسەر لە بواری نەوتە. ئێمە یەکێک لە ڕێکەوتنەکانە کە دەرەکەوێ وردە کەواتە لە 2014ەوە نەوتی کەرکووک تاوان دەکرێت دەبرێت و بەرپرسەکانی هیچی لەسەر ناڵێن و بەشێکیان پارەی لەسەر ئەخۆن. یعنی ئێستا بۆ نمونە قوبا تاڵەبانی لە بەڵێ جیاتی ئەوەی بڕوا لەسەر شاشە بڵێ مافیاکان نەوتە بن و نازام چێ بن، کوڕی باش خۆ تۆ جێگری سەرۆک ینی جێگری ڕئیسی حکوومەتی، ئەی ئەگەر تۆ نەتوانی بیگری کێ توانێ بیگرێ؟ ئەی ئەگەر تۆ بەهێزی ئاسایش و بۆ هەموو پارە سەرفیەکەن بۆ ئاسایش و بۆ پۆلیس و بۆ وزارەتەکان نەتوانن دزێک بگرن، مافیایەک بگرن، کەسێک بگرن کە نەوتی هەرێمی کوردستان دەدزێ و هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودمەند نەبێ، خۆ منێک ناتوانم ئەمە بگرم. ینی کەواتە ئەمانە نەک هاتوون سەروەت و سامانی ئەم میلەتە دەبن، لەگەڵ ئەوەشدا هاتوون یاری بە عەقڵی ملەتێکی شەکەن. دێن خۆیان ئەیدزن خۆیان ئەیبن، کۆمپانیەکانیان نۆکانە، قەیوانە، کارە، ئیراق ئۆیڵە، ئەمانە هەمووی ئەم نەوت و سەرۆت و سامانی ئەم میلەتە دەبن، دەیفرۆشن، دەیخۆن، هەموو شتێکی لێەکەن، خۆشیان دێنە سەر شاشەکان و قسەی زل بۆ خەڵکەکە. یعنی تۆ مەکتەب سیاسی بووی، ئەندام سەرکردایەتی بووی، تۆ یەکێکی تریان جێگری سەرۆکی حکوومەت بووە کە حکوومەت تەشکیلە ئەکرێ، هەموو خۆتانیتیان خێرە ئێستا ئەمانەیەوە بوون بە پارێزەری ماف و سەروەت و سامانی میلەتێک کە خۆتان من لێرەوەڵێم کە خۆتان بردووتانە، کە خۆتان خسوودانەتە خزمەتی خۆتان و بنەماڵەکانتان. بەڵێ کاک دکتۆر سەبارەت بە نەوتی کەرکووک ئێستا بەگشتی بەرهەمەکەی چەندە ئەوەی کە وەکو ئەندامان لیژنەی نەوت و غاز لێکۆڵینەوەتان کرد بێت، چەندی بە بۆریە و چەندی بە تەنکەر ڕەوانە دەکرێت؟ بەڵێ ئەوەی کە دیارە ڕۆژانە 430,000 بەرمیل ئینتاجەکە ئەگەر بێوێ ئینتاج بکە، ئەوەی کە ئێستا دیارە 100,000، ئەوی تر بۆ ئێمە دەرنەکەوتووە تا ئێستا ئێمە پرسیار هەکەین لە وەزیر چەندین جار، ئێستا خەریکی واژۆکۆکردنەوە من خۆم خەریکی واژۆکۆکردنەوەم بۆ ئەوەی وەزیر بانکرێتە پەرلەمان وەکو استیزافە بۆ ئەوەی وڵامی پرسیارەکان مامداتەوە. ینی نەوتی کەرکووک بۆتە شتێکی یعنی غامز، کەس نازانێ ئەم نەوتە خرێتە خزمەتی کێوە. ئێمە من معلوماتێکم پێگەشتووە نەوتەکە بەشێکی زۆری ئەڕواتە سلێمانی و شوێنەکانی تر و هەموویانیش بەو کۆمپانیانەی کاتی خۆی بۆ معلوماتی خۆ لە 16 ئۆکتۆبەر ئەوەی کە یەکێتی و پارتی و عێراقی ڕێکخستبوو نەوتی کەرکووک بوو، لە هەموو شتێک کێشەیان نەبوو، بەس لە نەوتی کەرکووکا یەک بوون. ئەو کۆمپانیانەی من ناوەکانیشم هەمووی بڵاو کردەوە کاتی خۆی، ئەو کۆمپانیانەی کە نەوتیان هەناردەی نەوتی کەرکووکیان هەناردەی ئێران دەکرد لە ڕێگەی مەرزی مەندەرێەوە، کۆمپانیەکان بەشێکی کۆمپانیای یەکێتی بوون، بەشێکی کۆمپانیای پارتی بوون و هەموو سیارەکان ڕقم ئەربیل و سلێمانی بوو، یەک ڕقمی تری تیان نەبوو. ئێمە ئەگەر هی کۆمپانیەکان هی هەرێمی کوردستانە بێ بۆ ڕقم سلێمانی و ئەربیل بێ، بۆ ڕقمی تری تیانە بێ. یعنی کەواتە ئەمانە چەند شەڕ بکەن لە ناو یەکا و چەند کێشەیان هەبێ و چەند هێز ببەنە سەر یەکتری، بەڵام لە کۆی مەوزوع لە مەجموعەیە مەساڵح کە یەکێکی نەوتی کەرکووکە پەشیمان نابنەوە و هەوڵەدەن کە لەسەر ئەوە ڕێککەون. ڕۆژانە 430,000 بەرمیل لەوت بەرهەمێنرێ لە کەرکووکە ئەگەر بێوێ ئیش بکە. ئەوەی کە ئێستا هەیە 100,000ەکەیە کە بە ڕێگەی بۆریەکانەوە ڕاتە بەندەری جیهان، بەڵام باقی تر نازانی لە ناوخۆیان سەرفەکرێ، ئەبرێتە دەرەوە تاڵانەکرێ بە ڕێگەی ترەوە ئەبرێ، کەس ئەمە نازانێت. جا لە پەنای ئەمەشەوە ئێمە نەوتی هەرێمی کوردستانمان هەیە، ینی با ئەوەش نەشارینەوە. ئێمە ڕۆژانە ئێستا 430,000 بەرمیل نەوت بەرهەمێنی لە هەرێمی کوردستان، بەڵام هاوڵاتیەکانمان بێ موچەن، بێ خزمەتگوزارین، بێ کارەبان،
پرۆژەکانمان هەمووی وەستاوە ئەخر عیب نییە بۆ حکوومەتێکی هەرێم نەتوانێ 3 ملیار دینار سەرفکە بۆ چاکردنەوەی بەنداوی دەربەنیخان کە تا ئێستا ناتوانێت ئاو گلۆ بدە بەش ڕێژەیەکی تەواو ئەمە شەرمە ئەمە عیب نییە تا ئێستا نەتوانین جادەی کەلار سلێمانی هەر یەک سایتی بێ و نەتوانین بیکەینە دوو سایتی کەچی لە گەرمیانە ڕۆژانە 40,000 بەرمیل نەوت بەرهەم هێنرێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەناڵێنن بەهۆی ئەو دووکەڵەی کە دەرهێنانی نەوت ئەکرێ نە ئەتوانن بە شێوەیەکی علمیانە مامەڵە لەگەڵ دووکەڵەکە بکەن لەگەڵ ئەوەشە نەوتەکەیان دەبن و هاوڵاتیانیش 1 دینار ئیستیفادەی لێ ناکەن هەمووی دەخرێتە خەزێنە و خزمەتی بنەماڵە و دەخرێتە خزمەتی حیزبەوە و هاوڵاتیانی ئێمەش هەتا دێ وەزعی کارەبایان باش نییە کاکە لەناو پارێزگای سلێمانی نەچق لە مەرکەزی مەحافەزەی سلێمانیە کارەبانیە 10 ساعت کارەبا بە هاوڵاتیان نادرێت لەم سەرمایە ناکرێتەوە ڕۆژانە 430,000 بەرمیل لەوت هەناردەی دەرەوە بکەی بەڵام هاوڵاتیەکانت بێ سوتەمەنی بن ینی هاوڵاتیەک لە چۆمان لە قەڵاتزێ لە پێنجوێن کە سارترین شوێنن ئێستا بنەوتیان نەبێ تەلەفۆن بۆ ئەو بکەن بەرمیلە نەوتیان بۆ بکڕێ ینی ئەمە گوناحە ئەمە غەدرە و جارجاریش بە شێوەیەکی ناشرین دەرەکەەوە لەسەر شاشەکان کە خەفەت لەوەدایە تۆ خۆت دزی خێرە ئێستا بووی بە شێر بەسەرم عالەمەوە هاتووی باس لەوە دەکەی کە گەندەڵی هەیە ئەی تۆ ئیشت چییە ئەی تۆ ئەم هەموو پارە بۆ هێزەکانی تۆ سەرفەکرێ ینی ئەو هەموو پارەیەکی زەبەلاح سەرفەکرێ بۆ ئەو شتە ئەمنیانە وەکو ئاسایشە نازام دەستگای باڵای ئاسایشە ئەمانە ئەوەندە خەریکی ئەوەن کە خەریکی ئەوەن تەجەسوس بەسەر ئەموو ئەوە بکەن ئەوەندە خەریکی ئەوە بۆیان چوار مافیایان بگردایە کە ئەوانەی کە قوبا تاڵەبانی باسیەکات بەڵێ کاک دکتۆر سەبارەت بۆی کە ئێستا بەڕێزت وتت ینی ئێستا تەنە کۆمپانیەکانی هەردوو لە کەنەوتی کەرکووک ئاودی وڵاتانی دراوسێ دەکەن یاخود یەک لایەنە من پێم وایە یەکێتی و پارتی لەسەر هیچ ڕێک نەبن لەسەر نەوتی هەرێمی کوردستان و لەسەر غازی کۆرمۆر و لەسەر LPG کۆرمۆر و لەسەر کۆندێنسەیری کۆرمۆر و لەگەڵ نەوتی کەرکووک ڕێکن هاوڕێگیان ئەمانە هاتوون ئیتیفاقاتی ژێربەژێری دنیایان کردووە بۆ ئەوەی نەوتی هەرێمی کوردستان تەسلیم نەکەن بۆ ئەوەی نەوتی کەرکووک بە ڕێگەی بۆری ئەوانەوە بچێت ئەوەشی بە تەنکەر بڕوا بە شوێنی تر بڕوات یعنی معلوماتی تازە هەیە شەریکەی نەفتی شیمال خەڵکی ناردووە ڕێگەیەک بدۆزێتەوە چۆن نەوتی پێ هەناردە بکرێ بۆ کەلار و بۆ ناوچەکانی تری خانەقین وەمانە یعنی ئەمە لجنەیان ناردووە بۆ ئەوە بەڵام هەمووی بە سڕی ناریاوە بۆی کەس نازانێ ئەم نەوتوانە چۆن مامەڵی پێوە دەکرێت اینجا بۆ معلوماتی خۆت کە شوێنمان هەیە لە عێنزالە و ئەوانە ئێستەیش کەس نازانێت نەوتەکەی لە بینی حەشدی شعبی و لە بینی پارتیە دابەشەکرێ و نەوتەکەی هەناردەکرێت و کەس تێناگەیلەی ئەم نەوتە ئەچێتە داهاتەوە ناچێتە داهاتی حکومەتی هەرێم و ئەوانەوە یاچێتە داهاتی حکومەتی عێراقی و کەس نازانێت ئەم هەموو توجارەتە ئەکرێ بە نەوتەوە هەمووی حزبی و بەرپرسی حزبیە ئەم هەموو نەوتە لە ڕێگەی بۆریوە دەدزرێت کەس نازانێت ئەمانە کێن بە تۆ هاوڵاتیەک عەرەبانەیەک دانانە ناو بازاری سلێمانی یان ناو بازاری هەولێر یان لە دووەکە دەیان فۆردی ئاسایش دەڕواتە گیانی نایڵێ داینا ئەی خێرە ئەم هەموو دۆنمە عەرزە ئەم هەموو پاڵاوگە نایاسایانە کە من پێیان ئەڵێم ئەو پاڵاوگانە بوونەتە سپیکر چۆن بانک پارەی پێ سپیەکەی تۆش جاری وایە شت کڕین ئێستا ئەوانە بوونەتە شوێنی سپیکردنەوەی نەوتی خاو نەوتە خاوەکە دەڕواتە ئەوێ لێ تەسفیەکرێت دەکرێتە نەوتی ڕەش دەکرێتە بەنزین دەکرێتە نەفزانەک بەنزین دەکرێتە نەوتی سپی دەکرێتە شتی تر و بە هاوڵاتیان دەفرۆشێ بە نرخێکی گران و بەشێکی هەناردەی وڵاتانی تری ئەکرێ من حەزەکەم لێرە بۆتانی ڕوونکەمەوە یعنی تۆ سیرکە حکومەتی عێراق ئەو بەپێی پرۆژە یاسای بودجەی 2019 ئەڵێ 93 تریلیۆن داهاتی نەوتە بەڵام مەسروفاتی نەوت 12 تریلیۆنە یعنی ئەگەر حسابی بکەی مەسروفاتی نەوت لە هەموو عێراقا جگە لە هەرێمی کوردستان کە دوای ئەگەر پارەکەی بداتێ نازانم ئەکاتە 12.9 باشە بەڵام سەی هەرێمی کوردستان بکە
من باسی 3 مانگت بۆ ئەەکەم وەکو نمونە لە 2010 3 مانگ کە بەپێی راپۆرتی دیلیۆت کە بڵاوی کردوتەوە ئەڵێ داهاتەکەی 1 ملیار و 870 ملیۆن دۆلار بووە بەڵامی 1 ملیار ئەچێتە مەسروفات یعنی 56% ئەچێتە مەسروفات ئاخر ئەمە چ مەسروفاتێکە لە تا ئێستا لە عمرمانە هەمومان نەوتمان خوێندووە هەمومان شادەمانەیە لە نەوتە هەمومان ئەلفوبێی نەوت دەزانین لە عمرمان نەمان بینی مەسروفاتی نەوت لە داهاتەکەی زیاتر بێ ئەمە خۆ کاکە نەوت دروست ناکرێ نەوت دەرەهێنرێوە فرۆشرێ خۆ ئەمە شەریکەی BMW نییە تۆ لە ئەوڵە دەستی پێ بکەی شەریکەی BMWش 56% نادەتە مەسروفات بەڵام ئەمان خۆیان شەریکن لەو کۆمپانیانە دەیان کۆمپانیای سکیوریتیان داناوە وەکو کۆمپانیای سەکەند کۆمپانیان داناوە وەکو کۆمپانیای سکیوریتی خزمەتگوزاری نەقڵ هەمووی هی خۆیانە هەمووی بەرپرسەکانی یەکێتی و پارتیە تا حەداکەم گەر کۆمپانیایەکی بەرپرسی یەکێتی نەبێ بتوانێت لە بیرێکی نەو تایش بکات لە سلێمانیە و لە کەرکووک کاتی خۆیە و تا حەداش ئەەکەم ئەگەر کۆمپانیایەکی بەرپرسێکی پارتی نەبێت لە دووهۆک و لە هەولێر و لە بەشێک لە بیرەکانی کەرکووک کاتی خۆی بیتوانایە بڕغێک بکاتەوە نەک بێت سکیوریتی بگرێ یا خزمەت گوزاری بگرێ بەڵێ نەقڵ بکرێ گەندەڵی ئەمان گەیشتووەتە عێراقەوەتە لە ژنەی تحقیقی لەسەر قەیوان و کار دروستەکرێت یعنی ئەمانە حیای ینی بەڕاستی وام ینی شەرمە وایان لێ کردوین کە حیای کوردیانیش بردووە لەم مەنتەقە کورد کە ناوێکی پاکیە بوو کە پێشمەرگە بووها تام پەباس لە پێشمەرگە و گەریلاکە کەچی ئەمانە هەر خەریکی دزیکردن بە ناوی پێشمەرگە و گەریلا و بە ناوی دەیان کۆمپانیاوە ئێستا کۆمپانیەکانیان سومعەتیان لە پەرلەمانی عێراقیش نەماوە یانە لە ژنەی تحقیقی لەسەر قەیوان و کار دروستکەن کە هەردووکی یەکێکی پارتیە ئەمانە بەڕاستی هەر نەک لە مەنتەقەی خۆیان و ناوچەی خۆیان خەریکی گەندەڵین هاتوونە خەریکە مەدیان زیاد دەکات بۆ ناوچەکان تریش بەڵێ ئەو لیژنەیە لەسەر چیە کە بەڕێز لەسەر دەڵێم دوو کۆمپانیای یەکێتی پێکاتوە لەسەر مەسەلەی نەوتە بەڵێ طبعا لژنەیەکی تحقیقی خەریکە پێکێنرێت و لە لژنەی وزەیشە لە لژنەی نەفت و تاقە و سامانە سوشتەکانە باس لەوە دەکرا کە لژنەیەکی تحقیقی خەریکە دروست دەکرێت لەسەر شەریکاتی کار و قەیوان کە کاتی خۆی کاریان کردووە لە تەولیدی کارەبا و سوتەمەنیان پێدراوە و ئێستا بەشێکی زۆری بە هەدەرا ڕۆیە یعنی ئەڵێن ئێمە پارێکی زۆرمان تەرخان کردووە بۆ ئەنە بەڵام کارەباشمان دەست نەکەوتووە سوتەمەنێکی باشمان دەست نەکەوتووە یعنی بەڕاستی ئەمە وا ئەکات تۆ سومعەتی هەرێمی کوردستان لەکە دار بکەن یعنی ناکرێ کۆمپانیای کار بنزینی بە هاوڵاتیان داوە لە هەرێمی کوردستان بەناو حکومەتی عێراقەوە کەچی ئەمە بە دوواداچوونەکەی حکومەتی عێراق من بنزینم نەناردووە کاکە ئەڵێ من بە هیچ شێوەیەک بنزینم بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەناردووە ئەوەی کار ناردوێتی ئەوە من هوتومە بڕۆ بیفرۆشە نەک بە ناوی حکومەتی هەرێمەوە بیدە بە 650 دینار کە خۆی بنزین نییە نەفسایە یعنی ئەمە شەرمە ئەمە عیبە تۆ هاوڵاتیانی خۆت یعنی وای لێ هاتووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچ گرنگ نەبێ بەلاتانەوە بڕۆن بنزینی باش بنێرن بۆ شوێنەکانی تر وەکو تکریت و مووسڵ و نازانکوێ بەڵام هاوڵاتی هەرێمی کوردستان نەفسای بنێ هاوڵاتی هەرێمی کوردستان بنزینێکی بنێ سیارەکانیان بسووتێنێ هاوڵاتی هەرێمی کوردستان بنزینێکیان بدەن دووشی نەخۆشی شێرپەنجەیان بکە یعنی بەڕاستی ئەمە عیبە خەڵک لە پێناوی ئەم هەرێمە خوێنی داوە لە پێناوی ئەم هەرێمە ئەنفال کراوە لە پێناوی ئەم هەرێمە 182,000 کەس ئەنفال کراوە لە پێناوی ئەم هەرێمە 5,000 و تقریبا 6,000 هاوڵاتی لە هەڵەبجە کیمابەیان کرا و شەهید کرا کە ئەم خەڵکە لە پێناوی ئەم هەرێمە تەسحیاتیان داوە خۆ هیچ نەبێ ڕێزیان لێ ناگرن تووشی نەخۆشی شێرپەنجەیان مەکەن تووشی مەشاکلیان مەکەن ئەگەر ناتوانن دوو موچەیان بدەنێت لە مانگێک موچەکەی خۆیانیان بدەنێت کە وەکو عێراق هاتووە ئەخی ناکرێت تۆ موچە خۆران لە عێراقا 682,000 بێ تۆ ئەمەندە بن دیوارت تێکردووە گەیاندۆتە ملیۆنێک و 400 زیاترە لە موچەی فعلی نیوەی داوام ناکە لە ماڵە دانیشتووە کاکە هەمووی ئەوانەی کە ئەو دەنگانەی کە پارتی وێکێتی کە ئەڵێن شانازی پێوەکەن بەشێکی زۆری بندیواری خۆیانە هەمووی لە کاتی
لە کاتی خۆپیشاندانە لە سلێمانی ئەنێنن کە موچەی خەڵکیان بردووە و دارێکی شەدەن بەدەستیان ئەڵێن وەرن لە هاوڵاتیان کە کە داوای موچەی فعلی خۆیان نەکەن وەکو مامۆستا وەکو فەرمانبەرن پێشمەرگەن پۆلیسن هەموو لایەکن کە دەوامەکە لە شوێنی خۆیانە. بەڵێ کاکتۆر بەس دواتر قسە لەسەر نەو تێرەمیش دەکەین بەس ئایا بۆ نمونە ئەو بەتاڵانبردنەی کە مەسەلەن ئەو بەرپرسە حیزبێ باسێکە لە کەرکووک کێ دەبێت لێ پرسینەوەی لێ بکە؟ ئایا پەرلەمانی عێراقا پەرلەمانی کوردستانە کێ دەتوانێت لێ پرسینەوە لەم تاڵانیە بکات؟ ئێمە دەبێت پەرلەمانی عێراق بەڕاستی لێ پێچینەوە لەم گەندەڵێ بکە و بەردەوامیشە بین. ئێستا ئێمە پرسیارمان لە وەزیر کرۆ وەکو پرسیار کە وڵام داتەوە ئەمەی وڵام داینەتەوە ئەڵێ من ئاگام لێ نەبووە ئەم عەقدانە هەمووی کراوە و ئێستا نەوتی کەرکووک هەناردە ئەکرێت. بەڵام ئێمە من بەڕاستی وەکو خۆم بەردەوامە بم و هەوڵشە دەم و چاوەڕێەوە کەین ئەم مەسلەی پرۆژە یاسای بودجە بڕوا دوای ئەوە ئەگەر وەکو لجنە سەردانیەوەمان کردە ئەگەرنا من لەوە چێ خۆم بڕۆم سەردانیەوە بکەم و خەریکی معلومات کۆکردنەوەین هەر نەک لەسەر ئەو کەیسە لەسەر کەیسەکانی تریش کە پەیوەستن بە نەوتی هەرێمی کوردستانەوە پەیوەستن بە نەوتی عێراقەوە پەیوەستە بە سوتەمەنیەوە پەیوەستە بە هەموو دینەکان هەموو لایەنەکان کە پەیوەستە بە تاقە و بە سامانە سروشتیەکان و دەبێت حکوومەتی هەرێمیش لەمە دووە واز لەو قسانە بێنێ من التیزام ناکەم من نەوت تەسلیم ناکەم من نازام چی تۆ بە 430,000 بەرمیل کە زیاتر لە 10 تریلیۆن دینارت دەست دەکەوێت بەڵام دینار بە خەڵک نادەی و نایەڵی کەسیش وەکو عێراق بێت پارێک تەرخامکە بۆ فەرمانبەران و بۆ وڵاتیان یعنی تۆ خۆت ئەو داهاتە هەمووی خەیتە خزمەتی خۆتەوە و خەیتە خزمەتی کۆمپانیەکانتەوە و کەسیش ئاگای لێ نییە تۆ ئەم لەوتە چیلەکەی و لەگەڵ ئەوەشدا تۆ دەتەوێت پارێک کاملت لە عێراقەوە بێ ئەمە ناچێتە ینی ئێمە پێمان خۆشە چی من وەکو خۆم پێم خۆشە نەک 10 تریلیۆن حەزەکەم 20 تریلیۆنش بێتە ناو هەرێمی کوردستان و هاوڵاتی هەرێمی کوردستان بە خۆشترین ژیانی هەبێ بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێت هەرێمی کوردستان التیزام کە گەر التیزام نەکە ئەمانیش لەوا چێ ماوەیەکی کەم بینێرن دوای ماوەیەکی کەم واز بێن لە ناردنی ئەو پارەیە کە باسەکرێ اینجا سیقە نییە ینی ئێستا 500 ملیارد دینار لێرەوە بێ بۆ هەرێمی کوردستان ئایا هەرێمی کوردستان موچەی فەرمانبەرانەدا لە کاتی خۆی ئایا هەرێمی کوردستان پرۆژەکە بۆ هاوڵاتیان ئەخر ناکرێت تۆ سێ مەحافەزەی ناتوانانی سوتەمەنی بۆ دابینکەی ناتوانانی بنزینی بۆ دابینکەی ناتوانانی کارەبای بۆ دابینکەی ئیتر تۆ چه حکوومەتێکی هەر حکوومەتی ئەوەی کە قسە بکەیت و بیتە سەر شاشە و هەر حکوومەتی ئەوەی کە نێڵی خەڵک خۆپیشاندان بکە و ڕێگری لەم بکەیت و ڕێگری لەو بکەیت و ئەمری قەبز بۆ دەرکەیت و ئەمری قەبز بۆم دەرکەی ئەمە حکوومەت نییە ئەمە مەجموعەیەک مافیان هاتوون ئیدارەی وڵایانەوەی ئیدارەی وڵاتێک بکەن و دەیخەنە خزمەتی خۆیانەوە یعنی ناکرێت تۆ هەتا ئێستا دوای 27 ساڵ حکومڕانی تۆ بێ هاوڵاتی لە سلێمانی بگری لە پێناوە هاوڵاتی لە هەولێر گیراوە یان لە هەولێری بگری لە پێناوەی لە سلێمانی گیراوە ینی بەڕاستی ئەمە شەرمەزاریە ئەمە شەرمەزاریە تۆ مەسئولی سەرۆکی حکوومەتێک بی بڵێ وڵا گەندەڵی هەیە ئەی تۆ ئیشت چیە کاکە ئەی تۆ ئەگەر پێت ناکرێ بڕۆ بۆ ماڵ خۆ تۆ نیوەی هەولێرت داگیر کردووە چواردەورتدا و تەلبەنت کردووە بۆ خۆت ئیتر بۆ ناڕۆیتەوە بۆ ماڵ ینی لەوە زیاتر چیتەوێ بەڵام ئەگەر هەولێری کامل بینێ ئیتر ینی ئەمە بەڕاستی ئەمەتە ینی تۆ کۆمپانیای کارت هەیە بەنکی کوردستانت هەیە نیوەی هەولێرت تەلبەن کردووە 27 ساڵە حکومەکەی لە هەرێمی کوردستان قەرزارت کرێ 22 تریلیۆن قەرزاری فەرمانبەرانە نازام چەند تریلیۆن قەرزاری ئەڵێ قەرزانی کۆمپانیاکانە ئەی ئەم نۆکتان فرۆشت چی لێ کرد ئەی داهاتەکەی لەکوێیە ناکرێ تۆ سەر دراسەی کە لە 2015 زیاتر لە 100 ملیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە کاکە لە 2016 زیاتر لە تقریبا 150 ملیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە کۆی بکەرەوە زیاتر لە 1 ملیار و 200 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتە حکوومەتی هەرێمی کوردستان پارەکەی لەکوێیە خۆ هاوڵاتیان هیچ سوودمەند نەبوو تۆ هەموو هەر قەرزەکەی هەمووی هەر قەرزاری یعنی ئەم وڵاتە چۆن بە قەرزە ڕواتە ڕێوە چۆن بە باجە ڕواتە ڕێوە یعنی تۆ ئەم هەموو باجە وەرەگری بەڵام جادەکانمان نییە یعنی تۆ سەی دراسەی کە لە ماوەی ساڵێکە مروری سلێمانی 114 ملیارد دیناری دەستکەوتووە بەڵام جادەی کەلار سلێمانی یەکساییتەوە هەموو ڕۆژێ لە بەرچاوی خۆمان
ئەو کوڕە گەنجانە ئەو کوڕە قۆز و جوانانە ئەو کەسانەی کە ینی هەمویان ئەبینی لە بەرچاومان شەهید دەبن کەسە دڵسۆزەکانمان کەسە خۆشەویستەکانمان لە بەرچاومانە شەهید دەبن لەو ڕێگە ئەی باش ئێمە بۆ پارادین بۆ ڕێگەوبان بۆ پارادین بۆ ژینگە بۆ پارادین بۆ باج بۆ پارادین بۆ کامیرە بۆ پارادین بۆ ڕقم ئەی بۆ وەنیە جادەکانمان بکەن بە دووسایتی بۆ نایکەن داهاتی مرزی پەروێزخان زیاترە لە 100 ملیار دینار هەموو تەنکەر و هەموو سیارەکان بەو ڕێگەوە ئەڕوات بەڵام هاوڵاتیان هیچ سوودمەند نییە لێی هاوڵاتیان جادەکانیانیش بۆ باش ناکرێ بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورتو دەگەڕین وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدا بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت سڵاوتان لەوێت بینێرانی بەڕێز کاک دکتۆر غالب سەبارەت بە تاڵانبردنی نەوت ئەوەی کە باس کراوە بۆ کەرکووک ئێستا پێ دوایە لە هەرێمی کوردستانی چی لە سلێمانی چی لە هەولێر لە ژێرە سەڵاتی حکوومەت هەرێمی کوردستان بە تاڵانبردنە هەیە کە بەرپرسێک بۆ نمونە بیرە نەوتێکی داگیر پێت خۆی بە تەنکەر ڕەوانەی وڵاتانی دراوسێ بکات ئوستادیانەوەی لە هەرێمی کوردستان ئێمە زانین 57 بلۆکە ئەم 57 بلۆکە 30 بلۆکێکەوێتە سلێمانی و 27 یەکەوێتە هەولێر و دۆک طبعا ئەمان عاقڵن ینی ئەمان یەکجار ناچناوە بە تەنکەر نەقلیکەن و بیبن حکوومەتەکاری خۆیانە ینی حکوومەتەکە داهاتەکە کەس نازانێت لەکوێیە سەر تاپای پرۆسەی دەرهێنان و فرۆشتن و نەقلکردن و هاوردنی داهاتەکە لە هەرێمی کوردستان سەر تاپای ناقانونیە و ناشەفافە و داهاتەکەشی کەس نازانێت لە خزمەتیکەیە من حەزەکەم بۆ جەنابەت لێرە ڕوونی کەمەوە ئێمە دوو جۆر کۆمپانیامانەیە ئەو کۆمپانیانەی کە کۆمپانیای بڵین ئەجنەبین لە دەرەوە دێن مەدەر کۆمپانین ئەو کۆمپانیانە دێن ئیشەکانی خۆیانەکەن بەڵام ئەم کۆمپانیا مجموعەیە کۆمپانیا هەیە لە چواردە وریانە پێ بدرێت سەکت کۆمپانی یەکێتی و پارتی لەم سەکت کۆمپانیە ئیستیفادەکەن بە تایبەتی یەکێتی سێکە ئەو کۆمپانیا پێویستی بەوە هەیە کە سکێکە سکیوریتیەکەی بۆ بگرێ مەسئولێکی یەکێتی بردوێتی ئەو کۆمپانیا پێویستی بەوە هەیە کە خزمەت گوزاریەکەی بۆ بکە نان خواردن و پاکردنەوە نازانچی کۆمپانیای یەکێتیەی بات ئەو کۆمپانیا پێویستی بەوە هەیە یەکێک نەوتەکەی بۆ نەقڵکە لایەکێک کۆمپانیایکی یەکێتیە ئەو کۆمپانیا پێویستی بە یەکێکەیە ئیشی سێرڤیزۆوانەی بۆ بکە هەر ئەویش هەرە درێ بە یەکێتی لەبەرەوە ئەمان لەوە زیاترن بۆ نمونە بیرێکی نەوت
لە شەریکەی نەفتی شیمالە ئەگەر لێ بدرێ من قسەم لەگەڵیانە کردو ئەڵێ 4 بۆ 5 ملیۆن دۆلاری تێچێ بەڵام ئەگە بیرێکی نەوت لە هەرێمی کوردستان لێ بدرێ هەر لە پاڵی شەریکەکە بڕۆ بۆ نمونە لە گەرمیان لێ درێ گەرمیان تەزاریسی گەرمیان لەگەڵ تەزاریسی کەرکووک وەکو یەک وایە کەرکووکیش هەر کاتی خۆی کەلار لەسەر کەرکووک بووە کەواتە لێرە تقریبان تقریبان 20 ملیۆن دۆلاری تێچێت کەواتە ئەمە کێشەمان بۆ دروست دەکات یعنی لەوێ ئەو پارە زۆرە سەرفەکرێ بەڵام داهاتەکە دیار نییە و وایش نییە خۆی بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بۆی کە بەڕێز بۆ چنووە لە کوردستانە بەونم لە سەدا چەندی داهاتی نەوت بۆ خەڵکەوە لە سەدا چەندیشی بۆ هەردوو حیزبەکەیە هیچ ئامارێک لەو بارەیەوە هەیە؟ بەڵێ دیارە دکتۆر غالب لە بەغدادەوە لەگەڵمان بوو بەڕێزیان لەگەڵمان نەماوە هاوکارانم وەری دەگرنەوە باسی لە کۆمەڵێک داتا و ئامار کرد لەبارەی نەوتی کەرکووک و نەوتی هەرێمی کوردستان و باسی لە بەدواداچوون کرد بۆ نەوتی کەرکووک کە پرسیاری لە وەزیری نوێی نەوتی عێراق کردووە کە نەوتی کەرکووک ئێستا باسی لەوە کرد کە بەرهەمێنانەکەی زیاتر لە 400,000 بەڵام ئەوەی کە لە ڕێگەی بۆری نەوتی هەرێمی کوردستان هەنارە دەکرێت 100,000 و ئەوەی دیکەی نادیارە و باسی ڕێکەوتنی ژێربەژێری هەردوو حزبی کرد لەسەر نەوتی کەرکووک و نادیاری داهاتەکەی و باسی لەوە کرد کە داهاتە بۆ خەڵکی کەرکووک نەتوانراوە سوودی لێ وەربگیرێت جگە لەوەش باسی لەوە کرد کە ئەوان و کولیژنی و توغازی پارلەمانی عێراق بەدواداچوون بۆ ئەو پرسە دەکەن و لێکۆڵینەوە لە بە تاڵانبردنی نەوتی کەرکووک دەکەن و باسی نەوتی هەرێمی کوردستانیشی کرد کە نەوت لە هەرێمی کوردستانیشە بە هەمان شێوە پرۆسەیەکی ناشەفافە هەردوو حیزبی دەسەڵاتدار لە ڕێگەی کۆمپانیەکانیان توانی ویانە داهاتی زۆری نەوت بۆ خۆیان دەستەبەر بکەن و جگە لەوەش کە تاکو ئێستا نەتوانراوە لێپرسنەوەیکی جدی لە مەسەلەی نەوتی هەرێمی کوردستان بکرێت. بەڵێ کاک دکتۆرگیان باسی ئەوەمان کرد کە لە سەدا چەندی داهاتی نەوتی هەرێم پێدوایە بۆ خەڵکی کوردستانەوە پێدوایە لە سەدا چەندی بۆ هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی. بەڵێ طبعاً بۆ معلوماتی جەنابەت هەرێمی کوردستان ئێستا ڕۆژانە 430,000 بەرمیل نەوت بەرهەمهێنێت و داهاتی ئەم نەوتە و بەشێکی تریش بۆ لە ناو خۆیان ئەفرۆشێ و بەشێکی تریشی دەدا بە پاڵاوگە نایەسایەکان و پاڵاوگەکانی تر وەکو کەڵک و بازیان. ئەو بەشەی کە بۆ نمونە سوتەمەنیەکەیەتی ئەبینین بە نرخێکی بازرگانی بە هاوڵاتیانی ئەفرۆشێ یعنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان حکومەتی هەرێم ناتوانێت هیچ منەتێکیان بکە بەسەرا بڵێ من بنزینم داوە پێت من نەوتم داوە پێت من وام کردووە لە 2004 لە تقریبا لە 2015ەوە کە ئەمرێک لەلایەن ئاشتیێورامیەوە دەرچوو ئەو هەموو سوتەمەنیە هەمووی بە بنزینەوە بە گازەوە بە غازی ماڵانەوە بە نەوتی سپیوە بە بازرگانی ئەفرۆشە یعنی من و هاوڵاتیەک و بەنی ئێمە وەکو هاوڵاتیەک و کەسێکی تورکی پێم وایە تورکیەکە زۆر استفادە زیاترەکە لە نەوتی هەرێمی کوردستان لە ڕووی سوتەمەنیوە چونکە ئەوان بە بەلاشی بن ئێمە ئەبێ بە پارە بیکڕین لە بەرەوەی خۆمانە. ئەمە یەک. دوو مەسەلەی داهات بەشێکی زۆر داهاتیان دەسەکەوێ بەڵام هەموو یەکەن بە وەسڵ بۆمانەڵێن ئەمە ماسەرف کردەوە ماسەرف کرد بۆی هیچی نەیەڵنەوە. لە 3 مانگی 2018 کە بەپێی راپۆرتێکی دوولید بڵاو بووە ئەڵێت ئێمە یەک جار 12 ملیۆن جارێکیان ئەڵێ 11 ملیۆن جارێکی ئەڵێ 9 ملیۆن بەرمیل نەوتمان هەناردە کردووە. داهاتی ئەمەی بۆمان حساب کردووە هاتووە وتێتی ئەکاتە 1 ملیار و 870 ملیۆن دۆلار. دوایەوە سەیرەکەی یەک لافتەی گەورەی عینی نووسیە لەسەرما مەسروفات
قەرزم داوەتە فلان کۆمپانیا قەرزی فلان کۆمپانیام داوەتۆ نازانم چیم کردووە نەقلەکەی ئەوەنەیە ئەمەنە یعنی تر حساباتی کردووە 1 ملیاری لێلا داوە 800 میلیۆنی هەڵاوەتەوە ئەگە دراسەی بکەی 56% بۆ دەرەوەیە کەس نازانێت چی لێ دێت پارەکەی ئەوەی کە ئەمێنێتەوە 44% ئەی ئەم 44%ەیشە دوایی دێت بە نایاسایی بە نادات پەروەرانە مامەڵەی پێواکە بۆ نمونەیەکت پێدەم بەڕێوەبەرایەتی ئاو ئاوەڕۆی هەرێمی کوردستان هاتووە 16 ملیۆن دۆلاری سەرف کردووە بۆ لادەیەک لە بەرزان بۆ ئاوی خواردنەوە بەڵام بۆ قەزایەک وەکو دەربەنی خان کە چەندین ساڵە دەناڵێنن بەهۆی کەم ئاویەوە دەناڵێنن بەهۆی پیسی ئاوەکەوە دەناڵێنن بەهۆی کە ڕێژەی سەرەتان زیادی کردووە لەو قەزایە بەهۆی کەمی ئاوەوە باوەڕکە لە حملەی هەڵبژاردننی ئەنجومەنم ئەو کێشە هەبووە یعنی چەندین ساڵە هاتووە 2 ملیۆن دۆلاری بۆ سەرف کردووە تا ئێستاش تەواو نەبووە ئەمە چ دادپەروەریەکە ئەمە بە چ قانونێک ئەمە چی ئەم دەسەڵاتەی داوەتە سەرۆکی حکوومەت بێ ئاوا تەخشان و پەخشان بە پارەی میلەتێک بکات بێت ئاوا پارەی میلەتێک بخاتە خزمەتی من ناڵێم بۆ لادێکەش ئاو ڕاکێشە بەڵام 16 ملیۆن دۆلار زۆرە هەشت قاتی قەزاکەیە و قەزاکە ئەفزەڵێتی چکە قەزاکە ئەو ئاوی دەربەنیخانە هێڤی مێتەڵ لە ناوێ زیادی کردووە ڕێژەی سەرەتان لە شارەکە زیادی کردووە ئەبێت تۆ ئاوەکەی ینی بە کەمترین کات چارەسەری بکەیت کەواتە ئەم نمونەم بۆ هێنایە بۆی بزانی کە داهاتی نەوت ئەخرێتە بەشێکیەوە هەر ئەبرێ هەر لە ڕێگەوە پارەکە نامێنێت کە 56% ئەو بەشەکەی تریژی نان سەرفی بکەن بە شێوەیەکی جوان بۆ هاوڵاتیان دێن بە مەزاجی بە شێوەیەکی حزبیانە بەکوونە لە حزبیش دەرچۆ بە شێوەیەکی بنەماڵیانە دێن ئەو پارە سەرفەکەن و هاوڵاتیانی زەرمە نابن ئێستا بۆ نمونە جادەیەکیان دروست کردووە لە هەولێر جادەی 120 متری ئەم جادە جارێکان من پێم خۆشە هەولێر زۆر لە ئێستای جوانتر بێ پاکتر بێ باشتر بێ بەڵام ئەم جادەی کە دروستیان کردووە بە سەقەتی دروستیان کردووە و بەشێکی زۆری پارەکەیشی کە دراوەتە کۆمپانیاکە نەوتی پێدراوە نەوتی خاوی پێدراوە و جادەکەش بینیمان لەم باران و لافاو مردی زۆربەی سێ بەشێک لە سیارەکان بریا ئاوری لە ناو جادەیە بوون کەواتە ئەمان پارەیەکی زۆر نەوت ئەدرێر مقابل پەپارە دوایی جادەکەش کە دروست دەکرێت جادەکە باش نییە بەڵێ کاک دکتۆر نمونەیەکی تر دێن لە هەموو تەنێک 15 دۆلار وەرەگرن لە سوتەمەنی و لە نەوتی ڕەش و ئەوانە کە ئەڕواتە ناو ئێرانۆ ئەوەی ئەو شوێنانەی کە ئەڕواتە ناو ئێرانۆ یان مەرزی باشماغە یا مەرزی پەروێزخانە یا حاج عمرانە هەوەی حاج عمران زۆر کەمیش ئەڕوات بەڵام داهاتەکەینان بیکەن بە جادە بۆ سلێمانی بەراوی ڕێگەوبانە وەرەگرن بۆ سلێمانی پێنجوێن نایەن بیکەنە جادە بۆ سلێمانی کەلار مەرزی پەروێزخان کەسیش نازانێ و داهاتە لەکوێیە بەشێک لە پارە وەرئەگیرێ لە کۆمپانیاکە بە وەرەقەی ڕەسمی لامە بە واژۆی ئاشتی هەورامی بە واژۆی کۆمپانیای ڕووزنەفت ئەکسۆمۆبیل کە دەڵێت ئەبێ 1 دۆلار لە ئینتاجی لە دەرهێنانی نەوت لە بەرمیلێکە بدرێ بەو شارەی کە نەوتەکەی لێ دەرهێنرێ ئەم کۆمپانیا لەکوێ ئیشەکە لە گەرمیان و لە کەلار و لە سەرقڵا دەیتە حەداکەم هاوڵاتێکی کەلار یان سەرقڵا یا خەڵکڤری بڵێ ئەو دۆلارم بە چاو بینی بێت تەحەداکەم ئیدارەی گەرمیان بتانێت ئەو دۆلارە لەکوێیە ئایا کریاتە خزمەت گوزاری بۆ هاوڵاتیان لە جیاتیەوەی کەژینگە بە نووسراوی ڕەسمی لامە بۆی ئیتر هیچی تیا نەمێنێتەوە کە بێ ڕوونکردنەوە بدەن و نازام چی زۆر ئین بکەن بۆیانی دانم نووسراوەکە نووسراوەکەش بە 2 زمان لامە هەم بە ئەنگلیزی لامە هەم بە کوردیش لامە لە بەرمیلێکی نەوت دۆلارێکە بێ بدرێ حسابم کردووە مانگی 100 دەفتەرەکە ئەم 100 دەفتەرە ئەتوانین حەدایقی پێ بکەین ئەتوانین ڕێگەوبانی پێچاکەین ئەتوانین هەموو شتێ بکەین لە شوێنێکی تر لە گەرمیانە ناوی چیا سورخە کۆمپانیای پیت ئۆیل لەگەڵ چەند کۆمپانیایەکی تر نەو دەرهێنن لە کۆمپانیاکە تورکیا ڕۆژانە تقریبەن 10,000 بەرمیل نەو دەرهێنن بەڵام باوەڕکە تەنکەرەکانیان ناتوانێت لە چاڵەکانی جادەکە دەرچێت جادەکە لە چیاسر خۆ دەست پێیەکە بە ناو لادیەکان ئەڕوات
تا ئەگاتە گەلار باوەڕکە ناتوانی لە 6 ساڵە سەری بڕۆی ئەمەندە چاڵی تایە ئەو جادانە کاتی خۆی سەداق حوسێن بۆ شەڕی ئێران و عێراق چاکی کردووە کەچی داهاتێکی زۆر نەوتێکی زۆر دەستەکرێت ئەو کۆمپانیای کە ئەیگوازێتەوە لە تەنێکا $22 با بەڵام 24,000 دینار ئەدا بە سایقەکان لە تەنێکا بزان چەرێکی بۆ منێتەوە باشە ئێمە ئەگەر بێین خۆمان میدەین بە سایقەکان و ئەو $12 بکەین بە جادە و ڕێگەوانەکەی بێ باش بکەین باشتر نییە ئەی بۆ بچێتە گیرفان تاکە کەسێکەوە کە حزبیە و کە عایدی فلانە و کوڕی مەسئولی فلانە و خزمی مەسئولی فلانە ئەمانە واکە کە هاوڵاتیان نەتوانن ینی خزمەت بە شار ینی هاوڵاتیان وا بیر بکەن و ئەم نەوتە نەبووەتە قانجاز بۆیان بەڵکو بۆتە زەرەر بۆیان بەڵام لە هەموو دنیا نەوت بۆتە قانجاز بۆ ئەو شاران بۆ وڵاتانە کاکەوە ئەوە سعودیەیە ئەوە ئیماراتە ئەوە دووبەیە ئەوە عەفو ئەوە ئیماراتە ئەوە قەتەرە ئەوە بەحرەینە ئەوە کوێیتە ئەوە عێراقە کاکە عێراق هیچ نەبێ کابرا موچەی خۆی لە 23 مانگ وەرەگرێ بەڵام تۆ بە 2 مانگجاری موچەیەکی کاملی نادەیتێ یعنی 1,250,000 دەدای 250,000 بەشی کرێخانوو بکە بەشی مناڵەکانی بکە بەشی کرێی تەکسیەکەی سیارەکەی بکە کارڕا بۆ دەوام کە ئەمانە هەمووی غەدرە لە میلەتێکە کرێ ئەگەر ئێمە بزانین حکومەتی هەرێم ناتوانێ بیدا و حکومەتی هەرێم پارەی نییە وەزعی خراپە ئەو کاتە کەسمان باوەڕ ناکەم قسەمان هەبێ کورە کاکە ئەم مەسئولانەی کە ئێستا بوون بە دز و مافیا بەسەر خەڵکەوە هەمووی لە لادیەکانی گەرمیان و سلێمانی و لادیەکانی هەولێر و دۆک چەندین ساڵ لەوێ بوون کە پێشمەرگە بوون یان کە شۆڕژگێر بوون ئەو کاتە پێشمەرگە و شۆڕژگێر بوون ئەو کاتە بەڵام ئێستا وانین کە لەسەر ئەو خەڵکە ئەژیان و کەسیش گلەیەکی نەکرد کەسیش خەڵک خۆی داکوش لە پێناویان خەڵک لە پێناویانە ئەنفال بوو خەڵک لە پێناویانە کیمیاویان دالیان خەڵک لە پێناویانە کرا بە سجنەوە بەڵام ئەیوت سەرم بەرزە چکە من دیفاع لە کەسانێکم کە شۆڕژگێرە بەڵام ئێستا ئەم شۆڕژگێرانە بەشێکیان بوون بە مافیا بەسەر هاوڵاتیانەوە دێن سەروەت و سامانی میلەتێکە بن کام مەسئول هەیە ئێستا کە لە ویلەیەکی باشانە بێ لە شوێنێکانە بێ کارەباکەی 24 سەعات بێ لە شوێنێکانە بێ کە ئاوی نەبڕێت تەحەداکە موچەیە کەسیان بڕابێ لە کاتی خۆیان موچە وەرەگرن باسی ئەوە مەکە بۆ من وەزیرێکە یان کەسێکە یان بەڕێوەبەرێکی گشتیەوەوانە نا من باسی مەکتەب سیاسیەکانەکەم کە لە 2092 تەقاعود کراون بە پلەی وەزیر و خەرگی پارە وەرگرتنن کامیان هەیە دنیایەک عەرز و ماڵ و ڤیلە و نازان باخی نەکرد بێ کاکە نێچیروان بەرزانی نیوەی هەولێری چواردە و داوە بە ناوی خۆیەوە ماڵەکەی ترافیک لایتی تایە لە ماڵەکەی ترافیک لایت هەیە مرور هەیە ئەمە غەدر نییە لە ملەتەکە کرێ هاوڵاتیانی هەولێریش زۆربیان بێخانوون گەنجەکانمان لە ترسیەوەی خانووینێ ناتوانێ زەواجکان ناتوانێ ماڵی پێک بێنێ ئێ باشە تۆ هەموو ماڵە گەورەت بۆ چییە کە نیوەی هەولێرت چواردە ورداوە کۆمپانیای کارتەیە عێراق ئۆیڵتەیە جاجاریش دەرەچن لە تەلەڤیزیۆن قسەی هینمان بۆکەن وڵا گەندەڵی هەیە بەڵام چارەسەرێکەین بەچی چارەسەرێکە تۆ لە خۆ تۆ دەست پێ بکە کاکە تۆ جارێکم بڕۆوانە ئەو مڵک و ماڵانەی کە بەناو پارتیۆ وەرتانگرۆ بۆ معلوماتی خۆت پارێزگای سلێمانی 10% تاپۆ کراوە بەناو نۆکانەوە سەیکە دائیرەی وا هەیە لە کەلارە دائیرەکە حکومیە داگیر کراوە براوە کراوەتە ناو کۆمپانای نۆکانەوە ئیدارەی گشتیوە ئێستا ئەو دائیرەی کە لە ناوێتی حکوومەت ئیجارەکەی داتە ئیدارەی گشتی ئەمە گەندەڵی نییە ئەمامە چ قانونێکە تۆ خۆدی حکومیە داگیرت کردووە دوای ئەچی پارەش لە حکوومەت وەرەگری کە لە ناوێ ئاژی نەناوای بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر غالب محەممەد ئەندامی لیژنەی نەوت و غازی پەرلەمانی عێراق کە لە بەغدادەوە لەگەڵ ماوی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ وێبینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارەنم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ